ئاشکرا دەکەم. بەڵێ باست لە هاوکاریەکانی هەردوو بەش کرد ئەمەوێ ئاماژە بە ڕۆڵی هەرێمی کوردستان بکەیت لە هاوکاریەکانی بۆ ڕۆژئاوای کوردستان و هەروەها هاوکاریە جددیەکانی بۆ شەڕبانانی یەپەگا. لە مژاری هاوکاری بڕاستی ئەتوانە بڵێم بێ هەندی ئێمە ئەو شتانەی کە هەیە ئەو تەوازنەتی ئەو ڕاستیەکانی کە سیاسی و عسکەری لە ناوچە هەیە ئێمە ئەگادار بن کە عێراق ئەمڕۆ هەرێمی کوردستان بوو نمونە لەگەڵ عێراق هەر بتوێت نەتوێ سەر بە عێراق تا ئێستا وەکو دەوڵەتێک نەتوانێت جۆمەجۆڵ بکێ هەروەها لە لایەنی ڕۆژاوای کوردستان تا ئێستا لەژێر هەڕەشەی داعش و ڕژیمی سووریا و تورکیادایە بۆیە ئەتوانە بڵێم هاوکاریەکە تا ئێستا هاوکاری باشووری کوردستان ینی بە تایبەت هاوکاری ینی بڕاستی ئێمە هەندی لایەنی سیاسیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ینی ئەمە دەمەکە درێژ هاوکاری ڕۆژاوای کوردستان دەکە و بە هەموو شێوایەکی و هەندی کەناڵەکانی کوردی کە کەناڵی ئێوە NRT لەگەڵ گەلی کوردستان و لەگەڵ KNN و لەگەڵ کورسات نیوز و ئەمانەش هاوکارێکی باشن بۆ ڕۆژاوای کوردستان لە ڕووی ڕێگەیاندنەوە و ئەتوانم بڵێم خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ئەتوانە بڵێم هاوکاری ڕۆژاوای کوردستان کردووانە و ئێسش بەردەوامن و لە هەموو ڕۆیەکەوە ئێمە بڕاستی لە تۆری فێسبوکەکان تەماشا بکە ینی ئەوەنەی کە خەڵکی ڕەوشەنبیری ئێمە لە باشووری کوردستان پێی خۆشە سەرکەوتنەکانی ڕۆژاوای کوردستان ڕەوشەنبیری ڕۆژاوای کوردستان ئەوەندە پێی خۆش نییە بڕاستی بتایبەت ئەوەنەی کە عایدی معارەزەی سوورینە ئەوەنەی کە جێگەی خۆیان لە سەمبول خۆشیان کردووە. بەڵێ جگە لە هێزەکانی یەپەگا ڕۆڵی هێزە کوردیەکانی تر چی بووە لە ڕۆژئاوای کوردستان و لە کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەی جەرابلۆس؟ لە ڕۆژاوای کوردستان وتم یەپەگا و یەپەژە ئەمانە هەردوو هێزی ڕۆژاوای کوردستانن جگە لەوەنە تا هیچ هێزێک نییە لە باکووری لە ئەو ڕۆژاوای کوردستان هیچ هێزێک نییە نە لە عەفرین نە لە کۆبانێ و نە لە جزیرە ئەو هیچ هێزێک ینی کە خۆیان لە فێسبوک کە خۆیان بڵێن ئێمە هەنا لێ بڕاستی ئەو هیچ هێزێکی نییە جگە لەم هێزانە لەبەرەوەی لە 2011ەوە لە 2011ەوە ئەم هێزە دامەزراوە پارێزنی ڕۆژاوای کوردستان دەکە نەتەنها پارێزنی ڕۆژاوای کوردستان دەکە پارێزنی کوردەکانی لە حەلەب دەکە لە ئەشرەفیە و لە شێخ مەخسوود ئێستا شەڕە ئێستا لەگەڵ بەرەی شام وەلەگەڵ بەرەی نۆسرا ئێستا شەڕە لە سێ ڕۆژن شەڕ هەیە ئەو کەواتە ینی یەپەگە ئەمڕۆ خۆتە نزانن وەکو برێز مەلا بەختیار ئاشکارە کردبوو لە کۆنگرەی پەیەدا ئەگەر یەپەگە نەبا 200,000 کوردی ئێزیدی لە ناو دەچوون ئەمە هەموو عڕاستیە کە بۆیە ئێمە بڕاستی یەپەگە تەنها ئێستا خەریکە یەپەگە شنگالیش ڕزگار بکێ ئەگەر ئێوە ئەگادار نیم نزانم ئێستا پیلانێکی ئەوە شەیەکە ئەمریکا داوای یەپەگە بکات کە هاوکاریان بکە لە ڕووی ڕزگارکردنی هۆڵ لەگەڵ ڕزگارکردنی شنگال لە داهاتوو لە دوای جەرابلوس و ئازاد و ئەلباب. بەڵێ کاکۆزان ئەی بۆچی سەرۆکایەتی هەرێم و هەندێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئاماژە بە هەبوونی هێزەکانی باشوورەکەن لە ڕۆژاوە؟ مەسەلەی تایبەت ینی سەرۆکایەتی هەرێمی کوردستان وانە؟ بەڵێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بتوێنێتەوێ ناتوانێت وەکو سەرۆکی هەرێم بتەواوی جۆمەجۆڵ بکەیت لەبەرەوەی ئەمڕۆ خۆی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان پارتیەکی لەگەڵ AKP پەیوەندی دیبلۆماسی و تەنزیمی و سیاسی و هەوپەیمانن کاک نیچووران بەرزانی خۆی پار ئاشکرای کرد لە کاتی کۆبانەی مەسەلەی کۆبانەی خۆی گوتی ئێمە لەگەڵ تورکیا هەوپەیمانن وەکو پارتی دیموکراتی کوردستان کەواتە بۆیە ئەمن یعنی ناتوانن وەکو پێویست هاوکاری ڕۆژاوای کوردستان بکەن لەبەر ئەوەی هاوپەیمانی ئاکاپەنە ئاکاپەش نایاری ڕۆژاوای کوردستانە کاکۆزان ئەمە لەو قسەیە بگرم وتت وەکو پێویست ناتوانن کەواتە هاوکاری ئەکرێن بەڵام وەکو پێویست نییە؟ بەڵێ ینی احتیمالە بنهێنیش هاوکاری بکە بەڵام وەکو کە بە ئاشکارە نابێت لەبەرەوەی ئەگەر بە ئاشکارە هاوکار بێ یا وەکو پێویست هاوکار بێ کەواتە ئەو هاوپەیمانەتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و AKP تێک دەچە ئەوەیە. بەڵێ